بینەران و بیسەرانی عەزیز، ئەوەی کە دەیبیستن بابەتێکە لە نووسینی کامران مەتین لە ژێرناوی چاوخشاندنێک بە ڕێکەوتنامەی هێزەکانی سووریای دموکراتیک و دەوڵەتی ئەحمەد شەرع. ئەو ڕێکەوتنامەیە کە لە نێوان مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی سووریای دموکراتیک و ئەحمەد شەرع فەرماندەی هەیئەتی تەحریری شام و سەرۆککۆماری کاتی سووریا واژۆ کراوە، وەک ڕێکەوتنامەیەکی مێژووی سەیر کراوە. ئەم ڕێکەوتنە لە یەکەم نیگادا وا دەردەکەوێت کە بە شێوەیەکی یەکلایەنە بە قازانجی دەمەشق بێت، بەڵام لێکۆڵینەوەیەکی ورتر نیشانی دەدات کە ئەم ڕێکەوتنامەیە تەنها لە خۆگری بنەما گشتیەکانە کە ئامانجی دیاریکردنی چوارچێوەی گشتی پەیوەندیەکان لە نێوان دەمەشق و ڕۆژاوە، واتە بەڕێوەبەرایەتی خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریایە، نەک وردەکاری و شێوەی دیاریکراوی ئەم پەیوەندیانە. نووسەر لەم بەشەدا بە دۆداچوونی خاڵەکانی ڕێکەوتنامەکە دەکات. یەکەم، مافی نێونەرایەتی و بەشداری. دەستەبەرکردنی مافی هەموو سووریەکان بۆ بەشداری لە پرۆسەی سیاسی و دامەزراوە حوکمیەکان لەسەر بنەمای لێهاتووی و بەبێ لە بەرچاوگرتنی پێناسەی ئاینی و نەتەوەی. ئەم خاڵە ماف و دەرفەتی کوردەکان بۆ بەشداری لە سیاسەت و حکوومەت دەستەبەر دەکات. خاڵی دووهەم، دانپێدانان بە کوردەکان. کۆمەڵگای کوردەکان وەک کۆمەڵگایەکی ڕەسەن لە سووریەدا ناسراوە و دەوڵەتی سووریا مافی هاوڵاتی بوون و هەموو مافە دەستووریەکانیان دەستەبەر دەکات. ئەم خاڵە زەمینە بۆ ژیاننەوەی پێگە و مافی هاوڵاتیەکانی کوردەکانی سووریا خۆش دەکات کە لەیان بێبەشکرابوون. خاڵی سێهەم، ئاگربەست. دامەزراندنی ئاگربەست لە هەموو ناوچەکانی سووریا. ئەم خاڵە یەکێکە لە داواکاریە خێراکانی ڕۆژاوە، چونکە تورکیا و هێزەکانی ژێرپشتیوانی ئەو ماوەی چەند مانگە ژێرخانی ئابووری و کارگێڕی ڕۆژاوایان کردوەتە ئامانجی هێرش. خاڵی چوارم، تێکەڵاوکردنی دامەزراوەکان. تێکەڵاوکردنی هەموو دامەزراوە مەدەنی و سەربازیەکان لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا، لەوانە دەروازە سنووریەکان، فڕۆکەخانە و کێڵگەکانی نەوت و گاز لە دامەزراوە کارگێڕیەکانی دەوڵەتی سووریا. هەندێک راپۆرت ئاماژە بەوە دەکەن کە لایەنەکان ڕێکەوتون هێزەکانی سووریای دموکراتیک وەک سوپای دووەمی سووریا بچنە پاڵ وەزارەتی بەرگری دەوڵەتی کاتی. خاڵی پێنجەم، گەڕانەوەی ئاوارەکان. دەستەبەرکردنی گەڕانەوەی هەموو ئاوارە سووریەکان بۆ شار و گوندەکانیان و دابینکردنی پاراستنیان لەلایەن دەوڵەتی سووریەوە. ئەم خاڵە داواکاری چەند ساڵەی هێزەکانی سووریای دموکراتیک بۆ گەڕانەوەی دانیشتوانی کورد لە ناوچەکانی ژێر داگیرکاری تورکیا دێنێتە دی. خاڵی شەشەم، خەبات دژی ڕژیمی ئەسەد. پشتیوانیکردن لە دەوڵەتی سووریا لە خەبات دژی پاشماوەی ڕژیمی ئەسەد. ئەم خاڵە لاوازی دەوڵەتی ژێر کۆنتڕۆڵی هەیئەتی تەحریری شام لە دمەشق نیشان دەدات. خاڵی حەوتەم، ڕەتکردنەوەی جیاخوازی. ڕەتکردنەوەی بانگەشەکانی جیاخوازی هەوڵەکان بۆ دروستکردنی ناکۆکی لە نێوان پێکهاتەکانی کۆمەڵگای سووریا. ئەم خاڵە نیشانی دەدات کە کوردەکانی سووریا بە دوای جیابوونەوە و دروستکردنی دەوڵەتێکی سربەخۆی کوردینی. و خاڵی هەشتم، لیژنەکانی جێبەجێکردن. ئەم لیژنانە دەبێت هەتا کۆتایی ساڵ بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنامەکە هەوڵ بدەن. ئەمە گرنگترین خاڵە، چونکە جەخت دەکاتەوە کە شێوە و چۆنیەتی جێبەجێکردنی بنەماکانی ڕێکەوتنامەکە لەلایەن لیژنە هاوبەشە پسپۆڕیەکان و لە میانەی پرۆسەیەکی درێژی و توێژ دیاری دەکرێت. نووسەر لێرە وردەکاری ڕێکەوتنە بڵاو نەکراوەکان باس دەکات. راپۆرتی زۆر بڵاوکراونەتەوە کە دەڵێن ڕێکەوتنی دیاری کراوتر لە نێوان لایەنەکان کراوە کە ناوەڕۆکەکەی بە فەرمی بڵاو نەکراوەتەوە. لە چاوپێکەوتنێکدا کە مەزلوم عەبدی چەند هەفتەیەک پێش واژۆکردنی ڕێکەوتنامەکە ئەنجامی داوە، جەختی کردوێتەوە کە میکانیزمەکانی جێبەجێکردن و کاتبەندی ڕێکەوتنامەکە دەبێت تاوتۆ بکرێن. سەبارەت بە بابەتی سەرەکی هێزەکانی سووریای دموکراتیک، مەزلوم عەبدی وتوێتی ئەوان دەبێت بەشێک بن لە وەزارەتی بەرگری و دەبێت لەسەر شێوەکانی بەکارهێنان و چۆنیەتی بەکارهێنان بۆ چوونی ئەوان ڕەچاو بکرێت.
راپۆرتەکانی دیکە وردەکاری زیاتر لەسەر تێکەڵاوکردنی هێزەکانی سووریای دموکراتیک و بەڕێوەبەرایەتی خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە دامەزراوە حوکمیەکان دەخەنە ڕوو. لەوانە یەکەم مکانیزمەکانی دابەشکردنی داهاتی سەرچاوەکانی نەوت، گاز و کشتوکاڵ لەژێر کۆنتڕۆڵی بەڕێوەبەرایەتی خۆسەر. دووهەم جۆرێک لە ناناوەندێتی حکوومەت. سێهەم بەخشینی مافە بنەڕەتیەکان بۆ خۆبڕێوەبردنی ناوچەیی بە کوردەکان و کەمینەکانی دیکەی نیشتەجێی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا. ئەنجومەنی دموکراتیکی سووریا واتە پارلەمانی ڕۆژاوا لە بەیاننامەیەکدا سەرەڕای پشتگیریکردن لە ڕێکەوتنامەکە جەختی لەسەر پێداگری ئەوان بۆ دامەزراندنی سووریایەکی نوێی لا مرکزی کردوتەوە. هەروەها دەوترێت کە بوونی هێزەکانی حکوومەتی جێگیر لە دمەشق لە ڕۆژاوا سنووردار دەبێت و تەنها ناوچە سنووریەکان و هەندێک خاڵی هێمایی دەگرێتەوە. نووسەر لێرەدا باس لە فاکتەرە دەرەکیەکان و ئاستەنگەکانی بەردەمی دەکات. فاکتەرە دەرەکیە سەرەکیەکان لەم ڕێکەوتنەدا بە بۆچوونی ناسراو بە گۆپاڵ و گێزەرە کە گێزەرەکەی یەکێتی ئوروپا بێت و گۆپاڵەکە ئەمریکا. ئوروپا بەڵێنی هاوکاری دارایی و ئابووری بۆ هاندانی ئەلشەرع بۆ سازان بەکارهێناوە و ویلایەتە یەکگرتووەکانیش هێزەکانی سووریای دموکراتیکی بەرەو ڕێککەوتن پاڵپێوەناوە. دەوترێت کە جێبەجێکردنی ڕێکەوتنامەکە بە چاودێری ئەمریکا، فەڕەنسا و یەکێتی ئوروپا دەبێت و ئەم وڵاتانە گەرانتیکەری جێبەجێکردنی بوون. بەڵام ئاستەنگی گەورە لەسەر ڕێگای جێبەجێکردنی ڕێکەوتنامەکە هەیە. یەکەم، تورکیا دەتوانێت بە گوشارخستنە سەر ئەلشەرع و بەردەوامبوون لە هێرشەکان بۆ سەر ڕۆژاوە ڕێکەوتنامەکە لە ڕێڕەوی جێبەجێکردنی دەربکات. دووهەم، لەوانەیە ئەلشەرع بە چەسپاندنی حکوومەتەکەی و بەهێزکردنی هێزەکانی لە ڕێکەوتنامەکە پاشکەس ببێتەوە و بە دوای داگیرکردنی تند و تیژانەی ڕۆژاوە بکەوێت. بەڵام بە لەبەرچاوگرتنی بانگەوازی ئۆجەلان ڕێبەری پەکەکە بۆ هەڵوەشانەوەی پەکەکە و ئاگاداری ئەلشەرع لە پشتبەستنی مانەوەی دەوڵەتەکەی بە چەسپاندنی دۆخی ناوخۆیی ئەگەری زۆرە تێچووی سیاسی و دیپلۆماسی ڕێگریکردنی تورکیا لە جێبەجێکردنی ڕێکەوتنامەکە بەرز بێت. نووسەر لە کۆتاییدا ئەنجامگیریەک دەکات. دەڵێت وا دەردەکەوێت ئەگەر تورکیا دەست نەداتە هێرشێکی بەرفراوان بۆ سەر ڕۆژاوە، هاوسەنگی هێزی ئێستا بە قازانجی هێزەکانی سووریای دموکراتیکە، یان لانیکەم تێکەڵاوکردنی یەکلایەنە و بە زۆری بەڕێوەبەرایەتی خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە دەوڵەتی نوێدا قورس دەکات. ئاراستەی گۆڕانکاریەکان تا ڕادەیەکی زۆر بەسراوە بە ئستراتیژی ڕێبەرانی ڕۆژاوە، پشتبەستن بە وزەی جەماوەری و بەکارهێنانی دروستی هەلە سیاسی و جێوپۆلیتیکەکانی ئێستا.